پێمان خۆشە مامۆساییان لەم زنجیرەیە زنجیرێکی دوور و درێژ دەست پێ بکەین لەسەر شرۆڤەی مەسنەوی مەجلیسی ئەوڵ کە جنابتان زنجیرێکی زۆر جوان الحەمدوللا و ئەزام تا ئێستا ئەوەی من بە خزمەتی گەیشتم نزیکە 78 یا 77 ئەڵقا پێشکەشتان کردووە و چەمکێک لەبارەی مەولانای ڕۆمی و چەند زانیاریەک لەسەر مەسنەوی و لە خزمەت جەنابتانە ئەو پرسیارانم دەرهێناوە کە زۆر زەڕورە ئێمە لەسەر مەسنەوی لەسەر مەولانا لەسەر عرفان لەسەر تەسەوف لەسەر پێویستیەکانی موسڵمان و ئیماندار لەم عەسرەیە چۆن بتوانێت سلوکەتێکی باش بکات بۆ قیامەتی خۆی ڕزگار بکات. حەزەکەم لە پرسیاری یەکەمەوە بچمە خزمەتی جەنابی مامۆسای خۆشەویستمان جەنابی مامۆستا مەلا هادی کاڵێم بۆچی مەولانا مەشهوری هەموو جیهانی ڕۆژاوایە تەنها لە جیهانی ئیسلامی و ئەهلی تەسەوف و عرفان یعنی لەناو وڵاتانی ئیسلامیە بەس ئەهلی عرفان سوودێکی باشی لێبین ئەگەر ئەوەش بڵین کە ئەگەر سوودیشی لێ ببین یعنی بەگشتی سوودێکی باش ببینن ناتوانرێ شوهرەتی مەولانا حەسر بکرێ یعنی زۆر هەوڵە درێکە وەکو یەکێک مامۆسای خۆشەویست لە برادرانی پیانەڵێن سەلەفی وتوی مەڵێن مەولانا بڵێن مەولای خۆتانە مەولای ئێمە نییە بەڵام بەڕاستی مەولای هەموو دنیایە مەولانا یعنی مەولانا هەروە بە سانایی نەبووتە مەولانامان یعنی مەولانا کێیە مامۆسای خۆشەویست؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأتم الصلاة وأفضل التسليم على سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. دیسان و دووبارە سڵاو و ڕێزم هەیە مامۆستا فاتیحی عەزیز و خۆشەویست لە خزمەتی جەنابت و سەرجەم بینەران و بیسەرانی ئەم حەڵقە مبارەکانە ئینشاءالله خۆی تەعالا بەرەکەت و ئیستیقامەت و لوتفی خۆی بکاتە هاوڕامان ئینشاءالله. ڕاستە جەنابت ئاماژەت بە خاڵێکی گرنگدا مەولانە حەسر ناکرێتەوە و ئەوەش عەرز بکەین مەولانە خوا کردوویەتی مەولانە هەر کەسێک إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت هەر کەسێک کە خوای تەعالا عزەتی پێبا کەس ناتوانێ زەلیلی کە و هەر کەسێک خوایش زەلیلی کە کەس ناتوانێ بەرزی کاتەوە دیارە مەولانە خوای تەعالا عزەتی پێداوە. مەولانە دیارە نامان هەوێ لەسەر تەرجمە و سیرەی ئەو زاتە بچین لێرەدا چونکە لە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە ئەڵقەی یەکەمی زەنجیرە باسەکانی مەسنەویدا من بە وردی و مفەسڵ لەسەر ژیانی مەولانە چووم. مەولانە و پیاوە بەرز و بەڕێزەی قونیەیە کە لە ئەسڵە خەڵکی خوراسانی کۆن بووە و تا ئەکاتە ئەفغانستانی ئەمڕۆ و تەنانەت شیعرەکانیشی بە لەهجەی ئەفغانستانە نووسیوە و وەکو ئینشاءالله لە درێژەی بابەتەکانە ڕوون ئەبێتەوە بۆمان پیاوێکە کە لە عالمێک و فەقیهێکی سادەوە بوو بە مەولانایەکی عاڵەم کە عاڵەمێکی ئەسیری عشق کرد بەڕاستی عاڵەمێکی دەرگیری مانا و مەفهوم کرد. بەڵام ئەوەی کە فەرمووتان مەولانە ناسراوی عاڵەمی ڕۆژ ئاوایە ئەی بۆچی لە عاڵەمی ئیسلامیدا تەنیا لەناو ئەهلی عرفان و تەسەوفدا ناسراوە ئەگەر ناسرا بێ کە من ئەگەر ناسراو بێکەم زۆر پێ بەجێگە بوو لەبەر چەند هۆیەک مامۆستا فاتیح کە ئێمە ئەگەر بین ڕوونی کەینەوە چەند هۆیەکی گرنگی هەیە. ئەوەڵەن ئەڵبەتەوە بڵین لەناو عاڵەمی ئیسلامدا الحەمدوللیلا بەگشتی نەناسراو نییە. احتیمالاً لەبەر ئەوەیە من پێم وایە کە زۆر ناسراوە وەشایە جەنابتان پێتان وایە ناسراوە چونکە باشووری کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە زۆری فەرقە. طبیعەتەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەناو زۆرێک لە چین و توێژینەوەکانە ناسراوە و جێگای خۆی هەیە ئێمە ئێعتبار ناکەین بە حیزبێک یان فکرەیەک یان شتێک کە ئەو پەڕەکە 20 ساڵە پیا بووە و مەحلێک لە عێرابی نییە و میوانێکە هاتووە و ئەچێ کەواتە میوانیش نابێ حتا ئەگەر میوانەکەشت ڕەوشتی خراپێ نابێ زۆر خۆت تۆن بکەیتەوە چونکە میوان و موەقەتەوە هاتووە و ئەچێ زۆر گرنگ نییە. بەڵام لە ڕۆژاوادا زۆر ناسراوە لە ڕۆژاوادا خۆ شتانێکی پۆنهایەکی زۆر باش هەن لەویادا مەسەڵەن ڕێزی زانست ئەگیریە ڕێزی سەنعەت ئەگیریە ئەمە ڕاستیەکە
مەولانایش زانی کن لە حیسی زانستی فیزیا و فیزیای کوانتۆمەوە لە مەولانە ئیستیفادە ئەکەن و واتەهایەکی زۆر گرنگ و ورد کە ئەمڕۆ فیزیای کوانتۆم بەحسی لێ کە ئەبینی لە مەسنەویشدا بەحسی کراوە یا لە سەرجەم عاڵەمی عێرفاندا. ئەمە هۆی ئەوەڵ یەسی کە لە ڕۆژاوادا ئەهەمیەتی پێدراوە. بەڵام ئەوەی کە لە باشوورە و لە ناو عاڵەمی عەرەبدا بڕێک کەمتر ناسراوە، قسمەتێکی ڕەواژ پەیاکردنی ئەو حرەکەتە تونڕەوە میێوانەیە کە عەرزمان کرد. طبیعەتەن ئەو لەگەڵ ئەو بابەتانەدا نییە. ئەو ئیسلامێکی زۆر ڕوتین و سەتحی و توندی هەیە لەگەڵ خانشی و خوێندنەوەی سۆفیانە و عارفانە بۆ دینیە و تەسیری داناوە، بەڵام زۆرتر لەو زمانەکە تەسیری داناوە. مامۆستا تەماشاکەن پێشتر تا 100 ساڵ لەمەوبەر تەواوی ئەو وڵاتەی کە باشووری کوردستانی ئێمە و حتا وڵاتە عەرەبەکەیشی زانا بوون بە زمانی فارسی. ئەبینی حتا ئەم ئاخیرە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕێس زۆر عەجایب فارسی زانیوە و فارسی نووسیوە، و چونکە زانیاریان بە زمانی فارسی بوو ئاگا بوون لە مەولانە. مەسەڵەن ئێمە یەکێک لەو شەرحانەی کە من الان لە بەردەسمدایە بۆ وانەکانی مەسنەوی کەڵکی لێوەرەگرم شەرحی مەڵڵا حامدی کاتب الئەسرارە کە خەلیفەی شاه عوسمانی تەوێڵە بووە لە کوردستانی باشووران نووسیوێتی. مەولەوی کوردی خۆمان زۆر ئاشنا بووە بە دەرسی مەولانە، بۆیە پێم وایە بڕێکی هی ئەوەیە کە لە زمانەکە دوورن، یعنی زمانی فارسی، چونکە مەولانە فارسی نووسیوە. بەڵام من پێم وانییە لە عێرفان و تەسەووفیشە بە باشی قەدری مەولانە گیرا بێت، تەنانەت حتا بەداخەوە لە ناو شیعەدا زۆرتر قەدری گیراوەتە لە ناو سنەدا. ئەهلی طەریق بەداخەوە ئەمڕۆ ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. تەکیە و خانەقاکانمان بەو جۆرە کە پێویستە پراوپڕ لە زانستی عێرفانی نین و ناکرێ خانەقایەک تەکیەیەک مەڵبندێکی عێرفانی ببێ و بێ ئاگا بێت لە مەولانە و عەمەڵەن ئەگەر نەتوانێت مەولانە پیادە بکە بەو ئاواتەی کە جارێکی تر مەسنەوی خانیەکان و دەرسەکانی مەسنەوی بگەڕێنەوە بۆ ناو خانەقاکان و تەکیەکان ئینشاء الله. ئینشاء الله. مامۆستاگیان پرسیارێکم بۆ دروست بوو کە مەولانە یان مەسنەوی یعنی لە وڵاتانی ڕۆژاوایە بۆچی خەڵک وەکو ئێمەی موسڵمانان بەگشتی بە تایبەتی ئاهلی تەسەووف و عێرفان ئەوەی کە یعنی تێکەڵە لەگەڵ مەولانە بۆچی وەکو مەولانە خۆی و یا وەکو موسڵمانێکی مولتەزیمی ئاهلی سونە و جەماعە و ئەشعەری ئیسفادە لە مەولانە ناکەن؟ یعنی بۆچی خەڵک لە ڕۆژاوا موسڵمان نابێ بە مەولانە بە شعرەکانی مەولانە؟ ئایا ئەمە دیار نییە ڕەنگ نایەتەوە یاخود داوە و بانگەوازی مەولانە داوایەکی مەخفیە، یعنی ئیعلانی تیان نییە، یعنی ئەوەی کە ئێستا داوە ئەکرێت بانگەواز دەکرێت و ئیعلانی موسڵمان بوونی خەڵکەکرێت، مەولانە پێویستی بەوە نییە و ئەوەیشی لە ڕێی مەولاناوە موسڵمان ببێت زۆر خۆی ئاشکرا ناکە هەروەکو مەولانە مەخفیە بێ. قوربان ئەگەر دەرفەتم بدەیتەوە ئیزن ببێت پێم وانییە لەگەڵ ئەوەدا هاوڕا بم کە لە ئەوروپادا لە ئاڕۆژاوادا کەس بە مەولانایان بە مەسنەوی مسلمان نەبوو بێت. پێم وانییە شتی وامان بتوانین ئەو داتایی دابەزێنین، چونکە ئەمە کە مەسنەوی و کتێبەکانی مەولانە زۆر لە ڕۆژاوادا ئەفرۆشرێن، ڕۆژاوا بە جۆرەکە ئەمریکاش بگرێتەوە بەستمانەت ینی هەر هەمووەکەی ئەو و زۆر عجایب ئەفرۆشرێن، ناکرێت سەمەرەی نەبێت، ناکرێت تەسیری نەبێت. و ئێمە حتا هەمانە ئێمە خۆمان کەسانێکمان هەیە لەگەڵ برادرانێکە ئاشنا بووین و حتا هاتوون یا سەردانیان کردو یا لە ڕێگەی برادرانی ترەوە مەسڵەن لە شاری شیرازە ئاشنا بووین، کەسانێکمان هەن لە وڵاتانی ئەوروپا کە بەستەوەستی مەسنەوی و مەولانە هاتوونەتە ناو ئیسلامەوە. بەڵام مەولانە بەتەنیا نییە، ئێمە ئەبێ منزورمان لە مەولانە خوێندنەوەیەکی عێرفانیە بۆ دین، دەرکێکی طریقەتی و عێرفانیە بۆ دین. ئەو دەرکە طریقەتیە و ئەو دەرکە عێرفانیە کە بۆ دین هەیە کە مەولانەش ئەگرێتەوە، ئێمە مەڵبەندی زۆرمان هەیە. ئێمە خۆمان لە سوشیال میدیای خۆمانە هەفتانە یەک جار مەسەڵەن لە شێخ عەبدولحەکیم مورادیا لە ئەمساری ئەو شتانێک دائەنین کە بیاوێکی مەسەڵەن ڕۆژاوایی بە وردی لە مەولانە و لە عێرفان لە طریقەت حاڵیە و هەر لەو طریقیشەو مسلمان بووە. بەڵام بەگشتی بڵێ مەولانە کاتێک و ئەمسالی مەولانە
بەشکین بکرێت دواتریش لەسەری ئەوە بچین بانگوازێکی ئارامیان هەیە بانگەوازێکی نەرمیان هەیە و تەنانەت زۆر جار شاردراون یعنی بە جۆرە خۆیان زۆرتر حەز ئەکەن بەو شاراوەی بوونە ئەنا ئەگەر من کە بە شخصە لەگەڵ مەڵبەندە سۆفیانەکاندا لە ئەوروپادا ارتباطاتێکم هەیە واتە ئەو مەشایخی عاڵەمی عەرەب کە هاتووچوی ئەوروپا ئەکەن و لەوێ مەڵبەندیان هەیە و شوێنی ئیشکردنیان هەیە ئەبینین زۆرێک لە ڕێگەی تەسەووفەوە لە ڕێگەی عێرفانەوە لە ڕێگەی خوێندنەوەیەکی مەولانائیەوە فێری دین ئەبن و ئاشناش ئەبن بەم دینە. بەڵێ مامۆستاگیان مەسنەوی مەولانا یەکسەر کاڵی مەسنەوی جنابیش لە محازەرەکانە زۆر باسیەکەیت یەکسەر زیهنی ئینسان بۆ مەسنەوی مەولانای ڕۆمیەچێت نەک مەسنەویەکانی تر خۆ ئیمامی ڕەبانیش مەسنەوی هەبووە وەکو جەناب دامەژی پێکی کۆمەڵە لە زانا و عاریفە گەورەکانی تریش لە جیهانی ئیسلامیە مەسنەوی هەبووە ینی مەسنەوی مەولانا بۆ یەکسەر زیهنی ئینسان بۆ خۆیە بە بەڵێ ئاماژەمان بەم خاڵە کردووە وەکو جەنابتان ئەفەرمونون لە واقعدا وەکو نووسیویانە لە کتێبهای وەکو مناقب العارفین ئەحمەدی ئەفلاکیدا سێ دانە وشەی عام هەن لە مەولانادا خاڵ بوونەتەوە وشەکان عام من بەگشتی بەکارەبرێن بەڵام کاتێک بەحسی مەولانا هات بەس بۆ مەولانا بەکارەبرێن ئەوەڵدانە هەر ئەم مەولانایە کە ئەڵین چونکە مەولانا وەکو خۆتان نەزانن وەکو لە زمانی عەرەبیە ئیسمی لەقەبە واتە گەورەی ئێمە ومولانا فلان مولانا ناو نییە علم نییە دواتر بووە بە علم نا مەولانا لەقەبە وە مەولانا ئیشارەیەکا بۆ هەر عالمێک و هەر زانایەک کە پێ بوترێ مەولانا بەتابەت لە دیاری بەڵخ و ئەفغانستان و ئەو ناوچانەدا کە زۆرتر لەفزی مەولانا وەکو مامۆستا لەوێ بەکار ئەبریە مامۆستای کوردی یا ئاخوندی تورکمەنی و مەولانای ئەفغانی لەوێ بەکاریەبن بەس کەوتت مەولانا ئەگەڕێتەوە بۆ مەولانا جەلالەددینی محەممەدی بەڵخی ڕۆمی مەسنەویش بەڵێ یعنی ئەو شعرەی مەسنەوی کە مەسنەویەکان زۆرن زۆر نووسراون هەم پێش مەولانا هەم دوای مەولانا سوەمیشان توربەتە البەتە لای ئێمە ئەوە نییە توربەتیش واتە خاک گۆڕ قەبر مەزار بەڵام لە تورکیە ئەو کاتەدا توربەت فقط بە توربەت و بە گۆڕی حەزرەتی مەولانا وتراوە بۆ وای لێ هاتووە مەولانا بڕێک تاریفی مەسنەوی ئەدا لە مقدمەی مەسنەویدا عجایبات زۆر عجایبات بە حدێک کە ئینسان سەری سڕ ئەمێنێ یعنی واقعاً ئەڵێ ئەم هەموو تاریفاتە هەڵ ئەگرێ ئەبینین ئەمڕۆ ئەو تاریفانە محقق بوون ئەو شتانەی کە مەولانا لەبارەی مەسنەوی و فەرموونی بڵێ ئەمڕۆ ئەبینین کە محقق بوون بۆ ئەوەی مەسنەوی چووەتە سەر ئەوە چونکە ئەڵێن لە قاعدەیەکمان هەیە لە ناوفەقیاندا ئەخوێنین ئەڵێن ذیکری شەی بە مطلقی سەر ئەکێشێ بۆ لای فەردی کامڵ واتە وەکو چی تەشبیهی نەبێ کاتێک ئەڵێن والصلاة على نبيه صلوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نبی جاخۆ 124,000 پێغەمبەرمان هەیە ئەوە بەس نبیمان هەیە ئەوە مرسلمان هەیە کاتێ وتت نبی نا بەس فەردە کامڵەکەیت منزورە تشبیهی نەبێ ئەڵبەت لە میسالەکە ئێمەدا یان ئێمە کتێبی زۆرمان بوو نووسران بەڵام سیبەوەیهی کە عالمێکی فارس بووە کتێبێکی نووسۆ لە علمی نەحو الکتاب ناوینە ناودوات وتراوە الکتاب لسیبەوەیهی واتە کتێبەکەی سیبەوەیهی بەڵام ناوی کتێبی لەسەر ئیطلاق کراوە کە وتت کتێب واتە کتێبەکەی سیبەوەیهی چونکە لە ئەو کامڵتر و گەورەتر نەبووە مەسنەویش یعنی ئەوەی کە شایانیە پێی بڵی مەسنەوی ئەوەی کە ئەتوانی پێی بڵی مەسنەوی ئەوەی لە گوزەری زەمانە مانەوەی بۆ هەیە و مانەوەی بۆ بووە ئەو مەسنەوەیە کە مەولانا نووسیەسی وەکو ئەڵی مەسەڵەن جەماعەتێک بەحسی جەماعەتێکە کەن 7 نەفەر ئەڵی فقط ئەحمەد پیاوە لە حاڵەکە ئەوانیش پیاون خۆ ناپیاو نین بەس کاتێک ئەڵی فقط ئەو پیاوە ئینگار پیاو بوون تەنیا بۆ ئەو ئەشێت چونکە ئەو لە تاریخا مایەوە وخوای تعالى قبولی بوون و سیاخر عرضی ئیمامی مالکیان کرد وتیان قوربان کە کتێبی موەطە نووسی جەنابەت خۆ فلان و فلان و فلان و فلان و عالم تەنها عالمیان نابر خەریکی نووسینەوەی کتێبێکی ئاوان فەرمووی ما كان لله بقي وما كان لغيره فني ئەوەی بۆ خوابێ ئەمێنێتۆ ماوەتۆ و ئەوەیش کە بۆ غەیری خوابێ یفنا فنا ئەبێت لە بین ئەچێت مەسنەوی چونکە نەفەسێکی ڕەبانی و ڕەحمانی و گەورەی هاتیە نەفەس ڕەحمانێکە بۆ یەکەوتت مەسنەوی ئینگار فقط ئەو کتێبی مەولانا کتێبە و غەیری ئەو ئیتر لە بەنسبەتی کتێبەکەی مەولانا هەر کتێب نی